نوری نەمر نوری نەمر نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوەی هیوا کۆیی، خوێندنەوەی ئایەت و حەدیث حاجی کاوە شاکر. ڕێککەوتن. هەرچەندە لە یەکەم ڕوانیندا وا دەردەکەوت کە بەندەکانی ڕێککەوتنەکە لە بەرژەوەندی موسڵمانان نەبێ، بەڵام قورئانی پیرۆز لە ڕوانگەی دەرەنجامەکەیەوە بە فەتەح ناوی دەبات. سوهەیل چەندە سازشی زیاتری بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکردایە، ئەوەندە خۆی بەسەرکەوتوو لە قەڵەم دەدا، بۆیە سڵی نەکردەوە لەوەی بچووکترین مەسەلەش بهێنێتە ئاراوە و قسەی خۆی لەسەر بکات. بۆ نمونە، هەر لە دەستپێکی ڕێکەوتنەکەوە ڕەخنەی لا بەرگەی بسم الله الرحمن الرحیم گرت و پێداگری کرد لەسەر ئەوەی کە دەبێت لە شوێنیدا بنووسرێت، پێغەمبەریش داواکاریەکەی پەسەند کرد. ڕەخنەی دووەمی سوهەیل پەیوەندی بە دەستەواژەی ڕەسوول اللهەوە هەبوو. ئەوە بووتی ئەگەر ئێمە پێغەمبەرێتی تۆمان پەسەند بکردایە، پێویستمان بە ڕێکەوتن نەدەبوو. پێغەمبەری خوش بە حەزرەتی عەلی فەرموو کە نووسەری کڵێشەی ڕێکەوتن نامەکە بوو، ئەو شەیە بسرێتەوە و لە جێگەیدا بنووسێت محەممەد کوڕی عەبدوڵڵا. بەڵام ئەم داواکاریە لە سەردەڵی حەزرەتی عەلی گەلێک گران بوو، بۆیە تۆزێک وەستا و حەزی بە سڕینەوەی دەستەواژەی ڕەسوول الله نەدەکرد. لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دەستی خۆی ئەو دەستەواژەی سڕیەوە و نووسی محەممەد کوڕی عەبدوڵڵا، یاخود بە حەزرەتی عەلی نووسی. هەر بەندێک لە بەندەکانی ڕێکەوتن نامەکە مشتومڕی درێژخایەنی بە دوای خۆی داهێنا. هەر کاتێک داواکاریەکی سوهەیل تۆمار نەکرایە، دەیوت من واژۆی لەسەر ناکەم. پێغەمبەریش سەرڕای ڕووکەشی ترسناکی ڕێکەوتنەکە لە سۆنگەی ئەو دەرەنجامە مەزنانەوە کە لە داهاتوودا لی دەکەوتەوە، بەڵێی بۆ زۆرێک لەو داواکاریانە دەکرد. بە گوێرەی ڕێکەوتنەکە: 1. دەبوایە موسڵمانان ئەم ساڵ بگەڕێنەوە و زیارەتی مەکە نەکەن. 2. زیارەتەکەیان بخەنە ساڵێکی تر، ماوەکەیشی تەنها 3 ڕۆژ بێت. 3. نابێت هیچ جۆرە کەرەستەیەکی جەنگ لەگەڵ خۆیان بهێنن، جگە لەو شمشێرەی کە وەک نەریتێکی باو دەیبەستن، ئەویش دەبێت لە ناو کێلاندا بێت. 4. هەر کەسێک بیویستایە لە مەکەوە بڕوات بۆ مەدینە، ئەوە وەرنەدەگیرە، بەڵام بە پێچەوانەوە ڕێگری لەوانن نەدەکرا کە دەیانویست لە مەدینەوە بچن بۆ مەکە. واتە ئەگەر کەسێکی موسڵمان بڕۆیشتایە بۆ مەدینە و پەنای پێ بگرتنایە، دەبوایە ئەو کەسە یەکسەر ڕادستی قوڕەیش بکرایەتەوە. 5. هۆزە عەرەبەکان سەرپشکن لەوەی چ لایەنێک هەڵدەبژێرن بۆ هاوپەیمانی. حەزرەتی عومەر و شۆکی حودەیبیە. بە چاوخشانێکی ڕاگوزەرانە بە ڕێکەوتنەکەدا وا دەردەکەوێت کە تەواوی بەندەکانی دژی موسڵمانان بن، بە تایبەت ئەو بڕگەیەی کە باسی لە ڕادەستکردنەوەی ئەو موسڵمانانە دەکرد کە لە دەست ستەم و ئەشکەنجەی بتپەرستانی قوڕەیش بەرەو مەدینە هەڵدەهاتن. ئەم بڕگەیە دڵی موسڵمانانی هەژاند، بە تایبەت حەزرەتی عومەر لە تۆڕەییدا ئاگری گرتبوو. بەو حاڵەوە ڕۆیش بۆ لای پێغەمبەر و عەرزی کرد: ئەی پێغەمبەری خوا، مەگەر تۆ پێغەمبەری خوانیت، سەروەرمان بگرە لەو ساتە وەختەشدا هێمنی خۆی تێک نەدا و بەو پەڕی لەسەر خۆیەوە وەڵامی پرسیارەکانی دایەوە. بەڵێ، من پێغەمبەری خوام. ئەی ئێمە لەسەر ڕێبازی حەق نین؟ بەڵێ، وایە ئێمە لەسەر حەقین. ئەی ئەوانە بتپەرست نین؟ بەڵێ، ئەوان بتپەرستن. دەیکەوایە ئەم سەرشۆڕیە بۆ قبول بکەین؟ من بەندە و پێغەمبەری خوام، هەرگیز لە فەرمانی لا نادەم. ئەی تۆ نەتفەرموو کە زیارەتی کەعبە دەکەین؟ بەڵێ، وتم، بەڵام نەمودەم ساڵ. حەزرەتی عومەر دڵی ئاو ناخواتەوە و دەچێتە لای حەزرەتی ئەبوبەکر و هەمان پرسیار لەویش دەکاتەوە، ئەویش بە هەمان شێوەی پێغەمبەر وەڵامی دەداتەوە. دواتر هەر کات حەزرەتی عومەر ئەم ڕووداوەی بیر دەکەوتەوە، پەشیمانی دەیگرت و داخی زۆری بۆ دەخوارد. چێ دەزانێت لەو پێناوەدا چەند خێر و خێراتی کردووە و چەند ڕۆژووی گرتووە و چەندێکیش داوای لێخۆشبوونی لە پەروەردگار کردووە. بەڵێ، حەزرەتی عومەر هەزاران جار پەشیمان بوو لەوەی کەوت بووی. ئەبوجەندەل. بابینەوە سەر باسەکەی خۆمان. لەو سەر و بەندەدا ئەبوجەندەلی کوڕی سوهەیل کە تازە بە تازە هاتبووە ناو ئیسلامەوە، بە خۆی و کۆت و زنجیرەکانی پێیەوە کە بە دوای خۆی داڕای دەکێشان دەرکەوت و بۆ ئەو دوایین دڵۆپەی کە جام سەرڕێژ دەکات. ئەبوجەندەل بە شەکەتی هات و خۆی فرێدایە بەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم. هیچ کام لە هاوڵان لە ئاست ئەو دیمەنەدا خۆیان بۆ ڕانەگیرا و دەستیان کرد بە گریان. سوهەیل ئەم هەلەی قۆستەوە و یەکسەر وتی: یەکەم مەرج بۆ کارپێکردنی ڕێکەوتن نامەکە ئەوەیە کوڕەکەم بدەنەوە.
ئەو هاوار و ناڵانەی لەو ساتەدا بەرز بوونەوە ڕێک لە ناڵە و فیغانی دایکێک دەچوو کە جگەرگۆشەکەی ون کردووە. پێغەمبەری خوش فرمێسکەکانی بۆڕانە دەگیرە. زۆر تکیان لە سوهەیل کرد، خۆ هێشتا مەرەکەبی ڕێکەوتنەکە وشک نەبووتەوە با ئەبوو جەندەل بەخشراو بێت. بەڵام سوهەیل هیچ کام لەو داواکاریانەی پەسەند نەکرد و سووربوونی خۆی دووپات کردەوە. بەڵێ پێغەمبەر بە چاوی پڕاسترینەوە ئەبوو جەندەلی گەڕاندەوە، بەڵام مزگەینی دەروی نزیکی پێدا و فەرمووی: ئەی ئەبوو جەندەل، ئارام بەودان بە خۆتدا بگرە، لە داهاتوێکی نزیکدا خوای باڵادەست دەرگای ڕزگاربوون بۆ تۆش و ئەوانش کە وەک تۆوان دەکاتەوە. ئەوە بوو فەرمایشتەکەی پێغەمبەر وەک خۆی هاتەدی. ئەبوو بەسیر و هاوڵەکانی. ڕاستەوخۆ دوا بە دوای ڕێکەوتنی حودەیبیە عوتبەی کوڕی ئەسید کە نازناوی ئەبوو بەسیر بوو لە مەکە هەڵهات و پەنای بردە بەر پێغەمبەر لە مەدینە. قوڕەیش دوو پیاویان نارتاوەکو ئەبوو بەسیر بگەڕێنەوە، پێغەمبەر ئەویشی تەسلیم کردنەوە. بەڵام لە ڕێگادا ئەبوو بەسیر یەکێک لە دوو پیاوەکە دەکوژێت و ئەوی تریشیان بە زەحمەت لە دەستی هەڵدێت. ئەبوو بەسیر دووبارە هاتەوە خزمەت حەزرەت و وتی: ئەی پێغەمبەری خوا، تۆ پەیمانی خۆتت بردە سەر، منت تەسلیم بەوان کردەوە، پاشان خوا منی ڕزگار کرد. لە بەرامبەردا سەروەری جیهانیان فەرمووی: پێغەمبەر بۆی نییە لە بەڵێنی خۆی پاشگەز بێتەوە، ئەمەی وت و قبوڵی نەکرد لە مەدینە بمێنێتەوە. بۆیە ئەبوو بەسیر مەدینەی جێهێشت و ڕووی کردە جەیەک کە پێیان دەوت سەیف البەحر و نزیکی ذیل مەروە بوو. ئیتر لەوێ نیشتەجێ بوو، جاکە مسلمانە چەوساوەکانی مەکە هەواڵی ئەم پەناگەیی ئەبوو بەسیریان بیست، یەکەیەکە هەڵهاتن و هاتنە لای ئەبوو بەسیر، ئەمەش خەونی لە قوڕەیش زڕاند. ئەبوو بەسیر و هاوڵانی ببوونە مەترسی و کۆسپێکی گەورە لە ڕێی ئەو کاروانە بازرگانیانەی مەکە کە بەوێدا گوزەریان دەکرد. ئەوە بوو دوجار مەکەیەکان بەپێی خۆیان هاتنە خزمەت پێغەمبەر و داوایان لێکرد کە ڕێ بەمانەوەی ئەو مسلمانانە بدا لە مەدینەدا. بەم شێوەیە ئەو بەندەی کە ناخۆشترین و گرانترین بڕگە بوو بەلای مسلمانانەوە هەر لەلایەن ئەو کەسانە خۆیانەوە لابرا کە پێداگیریان لەسەر نواند بوو. دیارە ئەمەش سەرکەوتنێکی ئاشکرا بوو بۆ بەرەی ئیمان. لە دەمی گەڕانەوەیان لە حودەیبیە سوورەتی ئەلفەتەح دەستی بە نازڵبوون کرد. سوورەتەکە ڕێکەوتن نامەکە بەوە وێنادەکا کە سەرکەوتنێکی ئاشکرایە. پێغەمبەری خوا زۆر خۆشحاڵ بوو چونکە ئەو شتانەی بیری لێکردبوونەوە لە وەرزی خۆیدا یەک بە دوای یەک هاتنەدی. لە ڕاستیدا ئەو تۆوەکانی ئەم سەرکەوتنەی لە حودەیبیە چاندبوو، بەڵام ئەوە تا ئێستا سەر دەردەهێن و خونچە دەکەن. لەو لاشەوە لاوە خوێنگەرمە پاڵەوانەکانی گردەکەی سەیف البەحر وەک ئەو ڕۆژەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێگەی ثەنایەت الوداعەوە هاتە ناو شارەوە، ئاوەها دەهاتنە مەدینەوە. خەڵکی مەدینە لە پێشەموویشیانەوە پێغەمبەری خوا با سرودی ثەنایەت الوداعەوە پێشوازیان لێ دەکردن. متپەرستە بەدبینەکانیش بەدەستی خۆیان مەرجەکانی خۆیانیان هەڵوەشاندەوە. پاشماوەیەک بتپەرستەکان دەست درێژێکی نامەردانە دەکەنە سەر یەکێک لەو هۆزانەی کە لەگەڵ پێغەمبەر هاوپەیمان بوون، ئیدی بەم شێوەیە بە یەکجاری پەیمانی خۆیان دەشتێنن. پێغەمبەریش بەرەو مەکە دەکەوێتە ڕێو، ئەو فەتحە مەزنە بە ئەنجام دەگەیەنێت کە لە حودەیبیەدا بناغی بۆ داڕێژرا بوو. ئەو فەتحە مەزنە بە ئەنجام دەگەیەنێت کە لە حودەیبیەدا بناغی بۆ داڕێژرا بوو. نوری نەمر